پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت؟ من دەڵێم لەگەڵ بەغدا هیچ دانوستاندنێک نەکرێت چونکە تا ئێستا هەر شتێک هەبووە هیچ شتێک جێبەجێ ناکرێت. هیوادارم ئێمە کورد خۆمان ماوی خۆمان وەرگرین. هیچ بەغدا لەگەڵ دانوستاندن لەگەڵ بەغدا هیچ استیفادەیەکی نییە. هیوادارم کورد بە خۆی ئیشی خۆی بکات. من پێم وایە پێویستە گفتوگۆیەکی جددیمان دەست پێ بکەین لەگەڵ بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکانمان، بەڵام پێش هەموو شتێک پێویستمان بە ڕێکخستنەوەی ماڵی کوردە و بۆی بە قووەتێکی باشتر بگەڕێنەوە بەغدا. ئەس خۆ بێژم گەڕانەوە بەغدا هیچ استیفادەک نینە، شەرتێکی گوێرەی دەستور و لایەنی سیامیش هەبیت، ئەگەرنا ما كردو هیچ سیقت بعدا نمویه بارا کم هیچ استفاده هبید إلا گویره دستور و لانی سیامیش هبید ها پیمان بمونه. برای من سەبارەت بە ئەوەی کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات، باشتر وایە شتەکان ئەو کێشە و مەشاکلانی کە هەیە بە ڕێگای دەستور چارەسەر بکرێت بۆی کورد بگاتە مافەڕەوەکانی خۆی. بەڵام شتێک هەیە دەبێت لایەنە زەرهێزەکان وەکو ئەمریکا و فەرەنسا و ئەڵمانیا تێدا بەشدار بن وەکو شاهێدێک کە حکوومەتی عێراقی بەڵگەنامەیەک وەرگیرێتن کە ئەو حەق و حقوقانی کورد هەیەتی بیدات بە کورد.